چالاکیشێکێکە لەو سایقانەی کە هەمیشە گرفتی معاناتی ئەمڕۆ بەرپرسیارەتی کە خۆمانی هێناوەتەوە کاکە زەردەشت یەکێکە لە چالاکوانەکان. البەتە ئێمە ئەمڕۆ بۆیە هاتوونەتە ئێرە بۆەوەی کە بەڕاستی یەکێ لە چالاکیەکانمان کە معاناتی دەربەنی خان و کێشە و گیرروگرفتەکانی دەربەنی خانی لە خۆی هەڵگرتووە بێنن ئەنجومەنی پارێزگای سێمانی و ئامانجمان لە ئەمە ئەوەیە کە بەڕاستی کۆدەنیەک دروست بکەین بۆ ئەوەی کە ئەو کۆدەنیە بێتەوە کاری چارەسەرکردنی کێشە و گیرروگرفتەکانی دەربەنی خان لە ماوەی ڕابردوویشا بە چالاکی جیاجایشمان کردووە لەسەر ئەوە. ئێمە ئەلبەتە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە خۆپیشاندان و گردبوونەوەمان هەبوو لە بەردەم تونێلی دەربەنی خان و پێشەنگایەکمان هەبوو پێشەنگای ڕێگای مەرگ کە ئەم قوربانیانەی لە خۆی ئەگرێ ئەمە لە سا 25 ئەو قوربانیانەیە کە لە سنووری هاتوچۆی بەڕێوەبەرەتی دەربەنی خانە بەداخەوم گیانی خۆیان کردوتە بوونەتە قوربانی بەهۆی خراپیەکانی ڕێگاوبانەوە. ئێمە لە ئەمە ئاماجمانەوەی کۆدەنیەکی هەم سیاسی هەم ئیداری هەم کۆمەڵایەتی دروست بکەین بۆ ئەوەی دەسڵاتدارانی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی شاری دەربەنی خان و کە گەرمیان و ئەو کەسانەوە بێن کە ئەم گرفتیان هەیە. ئەلبەتە لەگەڵ ئەمەیشا ئێمە کە کۆدەنی بۆ دروستەکەین بەڕاستی دێتان ناشارین لە دەربەنی خان کۆمەڵێک کێشە و گیرروگرفتی تریشمان هەیە کە هەمیشە لە ماوەی ڕابردووە ئێمە ئەتوانم بڵێم ئەگەر تاکە قەزانە بووینەمان یەڵا ئەو دەنگی ناڕەزایەتیە بمرێت ئەویش ئەوەیە کە ئێمە کێشەی تەندروستیمان هەیە ئێمە کێشەی ئاوی خواردنەوەمان هەیە کە ئەڵێ ئاوی دەربەنی خان تەنانەت بە کەڵکی ئەوە نایە بە هیچ شێوازێک بەکاری بێنی ئێمە بەداخەوە ماوڵاتیەکانمان بەکاری هێنێن ئێمە کێشەی بەڕاستی بە ڕێگەی کێشەی ئەومان هەیە کە دوو بەنداومان هەیە ئاوی ئاو نییە بیخۆینەوە و چەندی کێشەی ترمان هەیە یەکێ لەو کێشانەی تریش کە بوونی کارگەیە لە ناو شارەکە. ئەلبەتە ئەمڕۆ گرنگترینیان کە ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە چارەسەری ڕێگای نێوان دەربەنی خان گەرمیان دەربەنی خان کەلار سلێمانی بکرێ بۆ ئەوەی چیتر ئەم قوربانیانە بەڕاستی نەبێ. ئێمە بۆیە ئەمە ئەەکەین بۆ ئەوەی کە لایانی پەیوەندیدار بێتە سەر خەت و پارەی پێویست بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە دابین کات. ئەلبەتە لێرەوە حەزەکەین پێتان بڵێن کە ئەو گرفتە یان ئەوە پارەی بۆ دابین کراوە تەندەریری بۆ کراوە بەشێ لە ئیشەکانی ڕۆیشتووە توان بڵێن لە سا 55 بەداخەوە تاکو یەساکە بەهۆی ئەوەی کە پارە نییە ئەو گرفتانە بەردەوامیان هەیە هاوڵاتیانی تیابێت بە قوربانی. مەسەلەی پشتگوێ خستن بە خۆتان نەزانە وڵاتە بە قەیران هاڕات هەر لە دوای شەڕی داعشەوە قەیرانی سیاسی لەگەڵ بەقایە ئەوە هۆکارێکی ئەوەیە کە ئێمە لە ڕووی ئابوووریەوە ئەم هەرێمە لە پاشەکشەیە دوایەوە مەلەفی نەوت کە مەلەفێکە سەرچاوی ژیان ئێمەیە بەم ساتەشەوە مەلەفێکی ڕوون نییە بە دڵنیایەوە کەمتەر حکومەتی هەرێمی کوردستانە کە لە ڕاستیدا ئەم بابەتە لە ساڵی 2012ەوە ئەم ڕێگایانە تەندەرینی بۆ کراوە تا ئێستا ئەگەر سەیریکەی تا ئەم ساتەوەختە ینی ئەو پارەی کە بۆی دابی نەکرێ پارەیەکە کە ئێمە وەکو خۆمان لەو بڕواین کە بە 2 ساڵی کەژۆ ڕێگایچان نەکرێت بە لاشمانەوە گرنگ و بۆیە هاتیینە خزمەتان داواکاتان داوای بەجێەیە هاوڵاتیەقی خۆیەتی لە وڵاتە پرسامان و بڕخێر و بەرەکەتەیە لایانی کەم شەقامێکی هەبێ بەداخەوە حکومت لەگەڵ نەبوونی شەقام هاتووە کامیرەی تیژڕەوی داهانێ هاتووە ئەرچێکیکە لەسەر وڵاتی جیاکە بۆیە ئێمە بە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەموو شێوەیەک پشتگیری داوەڕەوەکەتان نەکەین و داوا ئەەکەین لەو وەزارەتانەی کە پەیوەندیانێ بە تایبەتی وەزارەتی ئاوادانکردن و وەزارەتی دارایی کە ئەرک و ماندووبوونی ئێوە بە هەند وەرگێ ئێوە نوێنەرایەتی ناوچەیەکن کە بە درێژایەتی هەردوو شۆڕشەکە خەبات و بەرخودان و سەروەری زۆری مارکراوە جگەلەوەی کە بەرکەوتەیەکی زۆری ئەنفال و ئەو هانەی کە جینۆسایت بەرامبەرگەلی کوردکراوە لەو ناوچانن بۆ ئێمە ئەنجومەنی پارێزگا پشتگیریتانەکەین و بەخێر بێن سەرچاومان.